چەند هەفتەیەکە سوپای تورکیا و گروپە چەکدارەکانی سەر بە وڵاتە بۆردومانی ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان دەکەن لە نێویاندا عین عیسا و منبیج و ناوچەکانی دەوروبەری حەلەب. شەوی شەممە سوپای تورکیا و گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا بە چەکی قورس گوندەکانی ناوچەی زرگان و ناوچەی عین عیسایان تۆپباران کرد و فەرمەندەکانی هەسەدەش دەڵێن ئاماژ لە هێرشەکان فراوانکردنی ڕووبەری ژێردەسەڵاتی تورکیایە. بێ داوین عێریشên داگیرکەری لەسەر هەرێمê em bêjin taybet li Enîsa em bêjin êrişên dagirkeriya Tirk êrişekî xwe berfere dide meşandin. Em bêjin wisa dixwaze em bêjin sînorê xwe fere bike, em bêjin dixwaze êrişekî ser vê Enîsayê bike, em bêjin taybet Enîsa meselen herêma Firatê de wisa dixwaze em bêjin Enîsa ortê de qut bike, dixwaze hên zêdetir sînorê xwe fere bike eslên de. گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا دەست لە هاوڵاتیانی سیڤیل ناپارێزن لە چەند ڕۆژی ڕابردوودا بە سیم و شەک و هاوە ناوچە مەدەنیەکانیان لە گوندەکانی دەوروبەری منبج کردوتە ئامانج. شەڕڤان دەروێش وتەبێژی ئەنجومەنی سەربازی منبج ڕایگەیاند لە هێرشێکی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا لەسەر سنووری نێوان سووریا و تورکیا خێزانێکی 5 کەسی کە ژن و منداڵ لە نێویاندا هەبوون کوژراون. شەڕڤان دەروێژ ڕاشی گەیاند گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا بەردەوام هەڕەشە و گێچەڵ بە خەڵک دەکەن لە نێو خۆشیاندا ململانێ هەیە بۆ ئەوەی کۆنتترۆڵی سنوورەکە بکەن بۆ قاچاغ و بازرگانی. هێرشی تورکیا بۆ سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی هەسەدە لە ڕۆژئاوای کوردستان هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی وادێ دەست بەکاربوونی بایدن وەک سەرۆکی ئەمریکا. شارەزایان دەڵێن لەگەڵ دەست بەکاربوونی بایدن سیاسەتی واشنگتن بەرامبەر بە ئەنقەرە لەباری سووریا دەگۆڕێت و چی دیکە تورکیا لە جموجۆڵی سەربازی لە ڕۆژئاوای کوردستان دەسوڵا نابێت. ڕۆژی 9 تشرینی یەکەمی 2019 تورکیا دوای هەڵکردنی گڵۆپی سەوز لەلایەن واشنگتن و کشانەوەی هێزە ئەمریکیەکان بۆردومانی ناوچەکانی ژێردەسەڵاتی هێزە کوردیەکانی دەست پێ کرد و کۆنتترۆڵکردنی زیاتر لە 2000 کیلۆمەتر چوارگۆشەی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕاگەیاند.